لەسەر دابڕینەوەکانی کوردستان بێگومان ئەمەش تەنیا شتێک نییە بەرامبەر کورد بکرێ لەو ناوچانە ئاژەڵی لێ ئەوانە لادنەی ئاژەڵن مەسەن ئەمە ئیشێکە دژی هەموو مرۆڤایەتێکی ئەمە لێرەوە بۆچی ئەمازۆن سوتا هەموو کورد هەموو جیهان هاتە دەن یعنی فەرقی چی ئێرەش لەگەڵ ئەمازۆن ئیشی داری درەختی ئەمازۆنیشی چیەوە دار و درەختی ئەمە و ئیشە ناکە یعنی زۆر بەداخەوە کە تورکیا ئەم ئیشەکە زۆر بەداختر ئەوەیە کە ئەوانەی کە بەدەسەڵاتن مەسەلەن وەزارەتی ژینگەی خۆمان موقفێکی وای نەبوو یعنی لێرەوە تۆ گەنجێکە بینی گەنجێکی هەرزەکار دارێکە بڕێتون لەوە ئەیگرن دووسێ ڕۆژێکەنە سجن خرامێکی زۆرێکن لەولاوە تۆ بۆچی دەوڵەتێک هاتۆ سەرخاکەکە و پڕێکی زۆر یعنی خەیاڵەیە تۆ بڵێ ڕۆژی 450 تۆن دار ببڕێت و بچێ بیفرۆشێ زۆر بەداخەوە بۆ ئیشە هیوادارم خەڵکی کورد هەر لایەنی کەم هاودەنگ بێ لەسەر ئەوەی کە ئەمە ئیشێکە دش بە هەموو کورد دش بە مرۆڤایەتیە ئەمە جینۆسایدە هیوادارم لانی کەم هاودەنگن وەک چۆن ئێمە کاریگەریمان هەیە وڵاتانی دنیا سێرمان ئەکەن مەسەلەن هەر بە هاشتاگێکیش بێ هەروکو چۆن بۆ چەند شتی تر هاشتاگمان داناوە هەر بە هاشتاگ بێ بە سۆشیۆل میدیای گەیەنی من هیوادارم خەڵک چۆن وەکو کە لە ڕابردووە کاتی تورکیا هێرشێکی چڕی کرد بۆ سەر کوردستان و سەرۆژ ئاوا خەڵک بەکوتی کاڵای تورکی ڕاگەیان و چۆن دەنگدانەوەی هەبوو هەموو دنیا پشتی گرتین هەموو دنیا لەو ڕێگەوە تێگەی کە ئێمە وەکو کورد دژی تورکیان دژی ئەم داگیرکاری تورکیان ئەتوانین حملەیەکی تری وا بکەین دار و درەخت گرنگن و ناکرێ باسی دار و درەخت بکەین بیرمان بچێت کە ئێستا گۆڕانی کەشوهەوا هەیە و بیرمان بچێت ئەوەی کە ئێستا تورکیا ئاوی لێگرتوونێتەوە کە بەڕاستی هێشتا هاوی نەهاتوو ئێمە قەیرانەکانە بینین کە وەک ئەوترێک کە ئێستا تەنکەرێک ئاو بڵێن لە ڕابردووە بە 10,000 و 15,000 و ئێستا گەشتۆتە 40,000 هێشتا هاوی نەهاتووە یعنی ئەمە پوینتێکە پێویستە بەڕاستی لەسەری بوەستین ئەم ئاوگرتنەوەی تورکیا بەردەوام بێ بەنداوی دەربەنی خان بەنداوی دوکان کە هەموو سلێمانی لەسەر بەنداوی دوکانە ڕوا بەڕاستی ئەمە کێشەیەکە زۆر گەورەیە یعنی ئاو ژیانە ئەمەی تورکیا ئەیکا بەرامبەر کورد تەنیا لە داربڕینەوەکان نەوەستاوە هاتوو ئاویشی لێگرتوونێتەوە تکایە خەڵکی کوردستان تکایە ئەوانەی کە بەرپرسن تکایە وشار بن لەم باسە یعنی بە هەڵوێستر بن ئێمە سەرۆک کۆمارمان هەیە کووردە تکایە بە ئەو دەنگی زیاترە ڕات تکایە بە ئەم پەیامە بڵاو کاتەوە یعنی ئەو شتێکە سنووری بۆدانادرێت ئەو شتێکە یعنی بەیاسانە دەوڵەتیەکان وایە کە مەسەلەن تۆ بەنداویش لەسەر دروستکە ئەبێ بە بڕێکی دیارەکە و ئیلا بەری بێتەوە بۆ وڵاتە دراوسیەکان لەو ئاوە بەڵام ئەوەی ئەبینی تورکیا وا ناکە ئێران وا ناکە 30 میلیۆن عێراقی هەیە کوردستان 5 میلیۆنە یعنی 35 میلیۆن کەس چی بکا بەبێ ئاو ئەوە تا ئێمە ڕووباری فڕاتە بین بەبێ ئاوە ئەمانە هەمویان کێشەن ئەمانە هەمویان سەرچاوەکەی تورکیایە تورکیا دوژمنی کورد و ئێستا دوژمنی عێراقیشە بەڕاستی پێویستە خەڵک وشار بێ لەم باسانە یعنی هیچ هەیە لە ئاو گرنگتر بێ هیچ تێنێ لە ئاو گرنگتر بێ تا ئەمە بێدەنگی لەسەری بڵێن کێشەکان دوورە لە ئێمە شکر ئێمە پارێزراوین ئێمە پارێزراوەنی هیچ کوردی پارێزراوەنی هەتا تورکیا ئاوە بکە ئامانجاکە خۆی وەکو ئەوترێ ڕۆژانە 450 تەن بەداخەوە کە دار ئەبڕێتەوە ئامانجاکەی لێ دروستکردنی ڕێگا بۆ خۆیانە و دروستکردنی بارەگا و شوێنی پۆلیسی و چاودێریکردن و جاسوسی و هەموو نەوەشتانەیە ئێمە ئەمە خاکی ئێمەشە ئەو بەشی کە تورکیا کە ئێستا ئێمە پێڵێن باکووری کوردستان ئەو بەشی کەەوە بەی خۆی زانێ و مشکیلە گەورەکەی لەسرێتی ئەوە شەرخاکی کوردستانە لەم لاشۆ لە ڕۆژهەڵاتیش ئەمە کە ئێران بەخەکی خۆی زانێ ئەوەش خاکی کوردستانە ئەمە ئەمری واقع و ئێستا تورکیا ئەم شاڵاو هێنان و پۆلیس هێنان و سەرباسێنانی لە پێنا ئەوەیە کە پەیماننامەی لۆزان کراوە کە بەریتانیەکان ئەمیان ئەنجام بۆ ڕازیکردنی دڵی وەکوی چۆن چوارگورێک ببینێ و بڵێ هات تۆزە گۆشتان ئێمە و تۆزە ئارام بنەوە لە دوای هیچ بڵێن جەنگی جیهانی دووەمەوە کە خاکی کوردستانی دابشکە بەسەر چوار ناوچەیە ئەوە شەرخاکی ئێمەیە لە ڕۆژاوەش کە بە خۆشحاڵی و ئێستا لە ژێردەسی هاوڕەکانمانە براکانمانە لە ڕۆژ ئاوا ئەوەی تورکیاش خاکی ئێمە ئەمەش خاکی ئێمەیە بێگومان قوبڵیشی ناکەین کاتنتنەوە کوردی باشوور بەتایبەت ئەو سیفەتی هەبووە داگیرکاری لە خەڵکی خۆی قوبڵ کردو زوڵمی قوبڵ کردو بەڵام لە بێگانی قوبڵ نەکردو تورکیاش بێتە ئێرە نەحەسێتەوە بێتە ئێرەش دیسان ڕوبەڕووی بەرەنگاری و دیسان ڕوبەڕووی دەرکردن و هەموو جۆرە شتێکە بێتەوە چکەوە خاکی ئێمەیە بۆیان نێبێنە ژوورەوە من پێش لایەنە سیاسیەکان چکە وەک خواڵێ دەستمان لایەنە سیاسەکان شۆردووە بەڵام من زیاتر تەرکیزم لەسەر خەڵکە خەڵکی خۆمان خۆشحاڵانە و شیارە ئێستا ئێمە مەسەلەن لە ماڵی خۆمانە لە تەلەڤیزیۆنان ببینین تورکیا شوێنێکی بردومان کردو مەسەلەن هەمومان لە دڵەوە پێمان ناخۆشە خەڵکیش بەعام وایە من پێم وایە خەڵک هەمووی ئەزانێت تورکیا بۆ داگیرکاری هاتووە هیوادارم لایەنە سیاسەکانیش لەمە تێبگەن بەڕاستی تورکیا ئیشی پێیان نەما ئەوە عاقبەتیان خێر نییە هیوادارم بە خۆیان نابچنەوە و بۆ قیفەکانیان جدیتر و بە هەڵوێسترانە بێ
چونکە با هەر نمونی سێداد پێکەر بێنینەوە کە وەک ئەوترێ سێداد پێکەر گەورە مافیای تورکیا کە دەستی لەگەڵ حکوومەتی تورکیا کە وا ئەڵێ کە دەستی لەگەڵ حکوومەتی تورکیا تێکەڵ بووە ئەو ئێستاکە ئیشی پێنەماوە دەری کردووە باشە ئەمان کوردن ئەم لایەنە سیاسەکانی خۆمان کوردن تورکیا قەت دۆستی کورد نەبووە تورکیا هەمویان ئایدۆلۆژیایەکیانە هەمویان لەسەر ئەوە پەروەردەبوون کە کورد دوژمنی تورکیایە مثل ئەزعاف الئیمانمان سۆشیال میدیایە ئەتوانی پۆستێ بکەی ستۆریەک دانەی ڕایەکی گشتی هەوڵ بێ خەڵکی تر و نزیکانی تری خۆت تێبگەێنی بڵێ شتێکی ئاوا هەیە لەوانێ ئەو نزیکەکەی تۆ ئاگادار نەبێت هەر ستۆریەک دانە لەوانێ ئاگادار نەبێت تۆ وەرە تێبگەێنە سیقە بە تۆکە وایە سیقە بە تۆکە تۆ وەرە ستۆریەک دانێ بڵێ من دژی ئەمە داگیرکاری ئەمە غەڵەتە ئەمە بەرامبەرمانەکرێت جینۆسایدە یعنی نزیکەکەی تۆ ژیە سێرتەکە بوونی تۆ هەر هیچ نەبی مطالعەیەکەکە زانیاریێک وەرەگرێ من لێرە داوا لە هەموو هاوڕێکی خۆم داوا لە هەموو خزمێکی خۆم بە تایبەت ئافرەتانەکەم چکە وەکو ئۆجلانەڵێ ژن ژیان ئازادی بەڕاستی کۆڵەکەی هەموو کۆمەڵگایەک هەموو کللتورێک ژن پەروەردەکەری مناڵە ژن پەروەردەکەری کەسانی شۆڕژگەرە وەکو چۆنەڵێن لە پشتەموو پێوەیەکی سەرکەوتوو بەتوانەوە هەموو شتێکەوە ژنێک هەیە بەڕاستی یعنی داوا لە هەموو ئافرەتێکەکەم داوا لە هەموو ژنێکەکەم خۆی وشیار کاتەوە بزانێت چی ئەگوزارێ تکایە وشیارتر بن تکایە بەمەوقیفتر بن تکایە خۆتان حەشارمێن لە پشتی پیاوانەوە ئێوەش با دڵتان بەرز بێ با پیاوان چاوا لە ئێوەکەن قەیچێکە ئێوە با بەمەوقیفتر بن